يعني بەڕاستی ئێستا وا پارەی دێنی خەر دەکەین لە غازی دەدەین، یعنی ئێستا وا حەز دەکەی لە ئافرۆشکان پرسن، یعنی پارەی ئاردیمان پێدابین نەکرایە تا ئێستا. ئەرێ بەخۆی لە بە ئەوەی گرانی غازی ئەوە چەند ڕۆژە ئێستا ئەوڕۆ بە 35مان کردە، یعنی ئەوەی دەرێن گچکەکەینەوە نابی لە بەو خەڵکەی دەرێن گوناها هەیە نیتی هەیە ئەوەیە ینی نابی گچکەکەیەوە لەبەرەوەی کە ئەتوو ئەوەی لە بە غازگرانی ئەوەیە دەبی عیلازێکمان لێ بکەن ئەوڕۆ چوینە ناحەیەی دەرکاکە بڕۆ لوقتان دابێخن ئەخە داخستن دەبی. ئەم ئێستا دوو شاگردم هەیە، ئەو دوو شاگردە هەریەکێ سێ چار عایلەی لە مارێ ئەم بەخۆم 5 منداڵم هەیە داکەم چەتەریدایە نەخۆشە لەکنە منە دەبی دابێخم لە بۆی بەس دەبۆی غازگران بووە لە هەموو جێیەکی لە هەموو وڵاتێکی سیستەم هەیە، ینی ئەو هەیە فڕنیسیە غازی وەردەگری ئەوەی وەردەگری ئەمە هیچمان نییە حتى نەفتیشان لەمە بڕیە بەخۆ نەفت لە هەموو جێیەکی نەفتی دەدرێتێ فڕنیسی 12 بەرمیل ئەمە هیچمان نیە ئێستا، یعنی ئەبە دیس دەربەوە حسابی خڵۆ خوچەکە بۆ بگە ینی ئەوڕۆ شوێنە ناحەیە گوتی بڕۆن کاکە. یعنی ئەو غازەی کە ئێوە پێشتر دەتانکڕی ئێستا سێ غازتان پێشتر پێ دەکڕێ؟ ئەرێ وەڵا نا سێ غازی چار غازمان پێ دەکڕی بەسی 5,000 باشی نۆمان داهات بە نوێی نۆمان داهات ئێستا کە بوویتە 35,000 ئەوڕۆ دەرێن سوبەنێ دەبتە 45 ئەخە دەبی ئەمە لە بەهەندیا ئەو فرنەکەمان داخستە ئەوە لە نووسیتمان لێرە ئەوەش دەربینە تخوا کامیرە لە بەهەندێدا ماخستەیە، یعنی هەریەکە و 5 نەفەری لە مارەیە عایلەیە ئەدی ئەو خەرکەس بێنە هەم بێنان دەبی ئەو کەلەکە دەبیەوە هەیە نەخۆشە هەیە خێزایی نەخۆشە نانی پێ ناکرێ هەیە یعنی ئەوەیە کابرا داات بەخوای لێگۆ یاڕەبی دەستان خۆشی کاکە نانی گرانکەن بە زەمە ڕاستی مە درمانیان نانی گرانکەین ئەمە دەمانەوە ئەوەیە فڕنی مەسەرەن سێ غاز سرف دەکا هەر سێ غازمان بدەنێ دوو غازە دوو غازی بدەنێ چار غازی بدەنێ هەر ئەو دەمان دەوێت زیاترمان ناوێ ئەمە.